ئاماژەم پێدا لەسەرەوە. ڕەخساندنی خەریکارە بۆ دانیشتوانی تاکو بتوانێت ئابووریەکی بەهێز دروست بکات. و ئەم مەبەستە ڕەخساندنی خەریکار لە پێشینەی کارەکانی حکومەتە کە ژینگەیەکی گونجاو ئامادە بکات و تایدا هێزی کار بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت بە تایبەتی لە کەرتی تایبەتدا. هەرێمی کوردستان بەشێکە لەو هاوکێشەیە و دەزانێت کە گۆڕانکاری خێرا ڕوودەدەن لە بوارە جیاجیەکانی ئابووری لە جیهاندا و پێویستە ئەم هەرێمە هەوڵ بدات دراسەتی واقعی ئێستای ئابووری خۆی بکات و لەبەر ئەوە بابەتی ئابووری کراوە بە یەکێک لە ستونە گرنگەکانی دیدگای هەرێم تا ساڵی 2030. هەژمارکردنی گەشەپێدانی ئابووری زۆر گرنگە بۆ هەر وڵاتێک بۆ ئەوەی بزانێت لە چ بارودۆخێکدایە کە بەداخەوە لە هەرێمی کوردستان نەمانتانیوە دیاری بکەین بە بەردەوامی جگە لە ساڵانی 2008 2011 2012 و هەروەها 2018. ئەویش بە شێوەیەکی مەزندەیی بوو لەبەر دەستنەبوونی بەشێک لە داتاکان. بۆیە وەزارەتی پلاندانان لە ڕێگەی دەستەی ئاماری هەرێمی کوردستان بە ئەرچی خۆی زانی کار بکات بۆ بەدەستهێنانی داتای نوێ و هەماهەنگی بکات لەگە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لێرەدا بەرنامەی گەشەپێدانی نەتەوەی گرتوەکان UNDP بە فاڵپشتی دارایی ڕێکخراوی USAID هاوکارمان بوو بۆ جێبەجێکردنی ڕووپێوی دامەزراوە ئابووریەکان کە وەک باسم کرد تا ئێستا لە هەرێمی کوردستان زانیاری تاوامان لەبەردەست نەبووە. لێرەدا دەمەوێت بەبیرتان بێنمەوە کە ئەنجام لەدانی سەرژمێری گشتی دانیشتوان و ئاگاهیە لە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەرێمی کوردستان بۆ ماوەی 30 ساڵ و تێکەڵکردنی بە سیاسەت لەلایەن بەشێک لە سیاسەتوانانی عێراق ساڵانی 2000 و 2010 کە لێنێکی گەورەی خستۆتە ناو بەدەستهێنانی نیشاندەر و داتای پێویست بۆ زۆربەی بوارەکان بە تایبەتی بواری ئابووری. بەڵام سەرەڕای ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق دەستەی ئامار هەوڵی زۆری داوە کە ڕووپێوی جۆراوجۆر ئەنجام بدات و توانی بە هاوکاری دامەزراوە نێودەوڵەتیەکان سوود وەربگرێت لە دوایین چوارچێوە بۆ بەدەستهێنانی نیشاندەری زۆر گرنگ لە زۆربەی بوارەکانی ژیاندا و سوودیان لێوەرگیرا بۆ دانانی پلان و استراتیجیەکانی حکوومەتی هەرێم. ئەمڕۆ پێوە کە ئەمڕۆ ئەنجامەکانی نیشان دەدەین تیشک دەکاتە سەرڕوویەکی هەیکەلی ئابووری لە هەرێمی کوردستان کە پێشتر زانیاریمان لەسەر نەبووە. ئەویش کەرتی دامەزراوەکانی ئابووریە، کەرتی دامەزراوەی ئابووری تۆمارکراو یان تۆمار نەکراو، فەرمی و نافەرمی و هەوڵ دراوە کە زۆرترین داتا لە خۆی بگرێت. وەشیکردنەوەیان بۆ بکرێت تاکو تێبگەین لە قەبارەی ئەم دامەزراوانە و ئاستەنجی بەردەم گەشەکردنیان لەگەڵ زانینی چۆنیەتی بەشداری ژنان و ئافرەت لەم سێکتەرە ئابووریە و سوود وەرگرتنیان لە دەرفەتەکانی بەردەمیان. وەک ئاماژەم پێدا لەسەرەوە نەبوونی چوارچێوەیەکی تازەی دامەزراوەکان وای لێکردین کە ڕووپێوەکە لەسەر ئاستی خێزان ئەنجام بدەین بە زانیاری و داتا کۆ بکەینەوە لە ڕێگەی ڕووپێوی مەیدانی و چاوپێکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ خانەکان. ڕەنگە پرسیار دروست بێت لەسەر وشەی دامەزراوەی ئابووری و بڵێن دامەزراوە ناوێکی گەورەیە، بەڵام هەر چالاکێکی ئابووری بەپێی قەبارەی خۆی ناونیشانی دامەزراوەی لەسەر جێبەجێ دەکرێت بۆ مەبەستی ئەم ڕووپێوە. لەم ڕووپێوە بۆمان دەردەکەوێت کە هێشتا ڕێژەی بەشداریکردنی ژنان و ئافرەتان لە چالاکی ئابووری کەمە بە بەراورد بە ڕێژەی پیاوان. بە هەمان شێوە کارمەندانی ئافرەت لە دامەزراوەکان کەمترە لە پیاوان. هەروەها ڕێژەی دامەزراوە ئابووریەکان کە تۆمار نەکراون زیاترن لەوانەیە کە تۆمار کراون. ئەم ڕووپێوە دەوڵەمەندە بەدایان نیشاندەری گرنگ و جۆراوجە کە دیسانەوە وەک چۆن لە هەموو ڕێڕسمەکانی پێشتر بە هەمان شێوە باسمان دەکرد دەکرێت زیاتر وردبینەوە لیان و سوودیان لێوەرگرین. بۆ ڕێخستنەوەی کەرتی ئابووری شان بەشانی نیشاندەری تر کە لە ڕووپێوە پەیوەندیدارەکان دێنەدی لەلایەن دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئەنجام دراوە کە تاکە دەستگای پەیوەندیدارە بە ئەنجامدانی ڕووپێوەکان لە هەرێمی کوردستان بە هەموو جۆرەکانەوە.
بەڕێزان کابینی نوێم حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونیەوە جەختی کردەوە لەسەر هەمە جۆرکردن و هەمە چەشنکردنی ئابووری لە هەرێمی کوردستان. بۆیە بەردەستکردنی نیشاندن و داتای پێویست گرنگن بۆ ڕووناکردنەوەی ڕێگەی بەردەممان و لەسەر بنەمای بەڵگەی دروست بەرنامە و سیاسەتەکانی حکومەت دابڕێژن. کارەکانمان بەردەوام دەبن بۆ بەردەستکردنی نیشاندەر و ئاماری نوێ بە هاوکاری ئەوەی بەڕێز لە وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کوردستان و زانکۆکانمان بە بەکارهێنان بۆ ئەنجامەکانی ڕووپێوەکان و بە دواداچوونیان لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو دەدەن لە ئەنجامی ئەو ڕووپێوانە. لێرەدا پێویستە سوپاس و پێزانی خۆمان لەبۆ کۆنسوڵخانەی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پشتیوانی بەردەوامیان، سوپاس بۆ جەنابی کۆنسوڵی گشتی ویلایەتە یەکگرتووەکان، هەروەها سوپاس بۆ USAID کە بەردەوام پاڵپشتی دارایی وەزارەتی پلاندانان و حکومەتی هەرێمی کردیە بە هاوکاری ڕێکخراوەکانی تر، و هەروەها سوپاس بۆ بەڕێزان لە بەرنامەی پەرەپێدانی نەتەوە یەکگرتووەکان UNDP بۆ پاڵپشتیکردنمان لە جێبەجێکردنی ئەم ڕووپێوە گرنگە. هیوادارین ئەم پەیوەندی کە هەیە لەگەڵ دەستەی ئامار دەوتر بکرێ و بەردەوام بێ لە داهاتوودا و جێبەجێکردنی ئەم بەرنامەی کاریان بەردەوامی تێدا بێت. هەروەها سوپاس بۆ بەڕێزان لە تیمی نێودەوڵەتی ئینتەرناشناڵ تیم کە هاوکارمان بوون، هاوکاری دەستەی ئامار بوون. هەروەها سوپاس و پێزانینم لە بۆ سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان، بەڕێوەبەرەکانی ئامار و فەرمانبەرانی دەستەی ئامار، بەڕێوەبەرایەتیەکان، بە تایبەتی تیمی سەرپەرشتی ڕووپێو کە کاریان کرد بە بەردەوامی لە ڕۆژی یەکەمەوە هەتا بۆ تا ڕۆژ بەدەستهێنانی ئەم ئەنجام. بۆ تا سوپاسم بۆ خێزانەکانی کۆمەلگای هەرێمە بۆ وەڵامدانەوەی پرسیارنامەکان کە لە ئەنجامدا هیوادارین سوودی ئەنجامەکان بگەڕێتەوە بۆیان و بۆ کەرتی تایبەتیش. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان.